ئەمڕۆ لە جیهاندا ڕۆژی جیهانی فۆتۆگرافەرانی سروشتە. ئەوە دەنگی سیسرکەوانە ئاوا گەر فۆتۆگرافەرێکی لێ وایە بە دوایە گەڕاتاوەکو ئەیدۆزیێنێ بگرێ جاڵا فۆتۆگرافەری لێ بەس هەستەکەم کامێری نێناو ئەخوا نەیهێناوە ئەمڕۆ لەگەڵ خوا ببێ کامێرە هاتووە بەس قەی ناگەم بەخۆی کامێرەکە ببینێ وڵای کێشە نییە بەس وێنە جوانەکانی بۆ ناردوین فۆتۆ جوانەکانی بۆ ناردوین ئەمڕۆ شەر نییە هەموو کاتێکی شەر ئەم کامێرەیان پێبێسا بە موبایلەکانی ئەمڕۆیان هەیە ئەمڕۆ با بێن قسەی لەسەرکەن فۆتۆ نەگرن وانە ئەمڕۆ بێن قسەی لەسەرکەن ئەمڕۆ ڕۆژی جیهانی فۆتۆگرافەرانی سروشتە ئەو فۆتۆ ینی لە دنیادا ئێستا وای لێ هاتووە مرۆڤ بەرەو تایبەتمەندی بوون ئەڕوات بۆی ئەم تایبەتمەندی بوونەش لای کەسانێک توان ببن بە پرۆفشناڵ هەیە تەنها خۆی تەرخانەکە بۆی بێ بە فۆتۆگرافەری ودێنی واتە حەفلە و ئاهەنگ و بۆنەکان هەیە پێی خۆشە تەنها فۆتۆگرافەری سروشت بێ باشە و ئیتر زۆر بواری ترمان هەیە حەزەکە تەنها فۆتۆگرافەری پۆترێت تایبەتمەندی وەرگرتوانی بەزەم ڕێچێکمان لەگەڵا بەخوا جۆکەرە من ناوێنم جۆکەری فۆتۆگرافی لەبەرەوەی بەڕاستی لە هەموو بارەکانە زۆر زۆر سەرکەوتووە کاکە ناسی حەلی خەیاتی هاوڕێمان ئەمڕۆ لەگەڵمانەیە فۆتۆگرافەر ئەمڕۆ باسیێن بابەتەمان بۆ کاک نازیح بەخێر بێ ئەلم ناوەڕاستە بەمەدانیشە کاکە ناسی ئەمڕۆ بەبێ کامێرە شاتی وایە کامێری لێ ناچی پێویستکە قای چەکە ڕاستەکە لە باتی دانێت موبایلەکەش بێ هەموو مۆبایلتان لە پیرۆز مۆبایلەکە دوێنەی سروشتەگری قەت بەڵێ زیاتر کامێرەیان مۆبایل من کامێرە من زۆربەی سروشت بە موبایلەکە بەس بۆ ڤیدۆ بەکارێنم بۆ ڤیدۆ بەکارێنم زۆر باشە شتێکی باشە هەم ئاسانە زوو هەم لە ناو موبایلەکە خۆیان مونتاژێکم و زوو بڵاوەکەین باشە کاک ناسە ئێستام مۆبایلە پێشکەوتوانی کە هەیە زۆر کات باز لەوە کەناڵن هیچی کەمتر نییە لەو کامێرانی کە ئێوە هەڵێگرن و ئەچن فۆتۆکانێنن چ جیاوازێکیانەیە فۆتویە کە بە کامێری مۆبایلی گیرابێ لەگەڵ بە کامێرەیەکی ترا طبعاً فەرقی لێنزەکانیان ئەمان لێنزیان زۆر بچووکە مۆبایل تەناتوانی بۆ بڵاوکردنەوەی ماڵپەڕ کۆمەڵایەتەکان بەکاری بێنی ئەگی ناوکو بەژاریکردن لە پێشەنگا و گەورەکردنی بۆ شوێنە گەشتیەکان سوودی لێ نابینی چونکە ئەم لێنزەکەی بچووکە ئەو کوالیەتی و بۆ کاری پرۆفشناڵ نابێت نەخێر ناگا بەو کامێرە لێنزە گەورانەی کە تر بەکارێن و نیکۆن و سۆنی و کانون و پێنتاکس و مینۆڵتا و کامێرەکانی ترکە بەکارێنەوە لێنزیان بخیان گەورەتر و کوالیتی و دیخیان باشتر و بەرزترە ئەتوانی بە چ سایزی گەورەیەکی بەڵام مۆبایل ناتوانانی ئەو گەورەکردنە گەورەیەکی ئەتوانی بەس بۆ ماڵپەڕ کۆمەڵایەتەکان بۆ کاری سەریع بەکاری بێنی بۆ ئێوە شوێنەکە بگوازیتەوە خەڵک ببینێت بە سەریعی بەس بۆ بەکاری دێ بەس لە ڕووی ڤیدۆکانی باشە ئەتوانی تەسویری باشی پێ بکەیت و بڵاویکەیتەوە کاری پرۆفشناڵی پێکری سەحالیان لە دنیای فۆتۆگرافیا ڤیدۆگرافیا کامێرەی مۆبایل بەکارێن بۆ دوکۆمنتکردنی هەم بۆ تەسویرکردنی کلیپەکان بۆ فیلمەکان هەتا لەم دە پێشوە لە سلێمانی فستیڤالێکە بوو فستیڤاڵی فیلم بوو فیلم بوو بەزە بایە بە مۆبایل بکرایە بە مۆبایل کرابێت ئەنی کاری زۆر جوان کرابوو کاری زۆر باش کرابوو ئەتوانم بڵێم پێشکەوتنێکی گەورەی بەخۆ بینیوە لە کوردستانە جابی نەرانی خۆشەویست کاکە ناسە حەلی خەیات یەکێکە لەو فۆتۆگرافەرانەی بەڕاستی زۆر هاوکارمان ئێمە وەکو دەستگای میدیای کوردستان زۆر سپاسەکەین من لە چەندین وێزگا بەریە کەوتوین و کارمان کردو پێکەوە بەڵام وەکو تریش وێنەکانی و فۆتۆ جوانەکانی بەردەوام لە ڕێگەی سۆشال میدیای کوردستان پەیجەکانمان و ماڵپەڕەکانمان شاشەمان هەندێک بابەتی ڤیدۆی زۆر جوان و تایبەتیش هەیە لە کوردستان مەگەزینیشەوە بەردەوام شتەکانی ئەڕۆ من هەمیشە خۆم بە خوێندکارێکی قوتابخانەکەی خاک و کورسات دەزانم هەمیشە وتومە من قەرزاری ئەم شاشانم چونکە بەڕاستی یەکەم دەرکەوتنم من لە شاشی کورساتەوە بوو دواتر لە خاکەوە بوو هەمیشە من تا ئەو ڕۆژەی زیینوبم خۆم بە قەرزاری ئەم شاشە جوانانە زانم و خۆم بە خوێندکارێکم شاشەیە زانم هەرچیەکیش بکەم بۆ ئەم شاشەیە بەفەخرەوە جێی فەخر و شانازی پێش ئێستا جوابزانم لە مانگی 34 کۆمەڵێک فۆتۆی زۆر جوانی ناو دەستگای میدیای کوردستانی شەچرکان بۆ کاتی کە دارا خەوانەکان شەکەرەیان کرد بوو گوڵێکی پەمەی کۆمەڵ لۆگۆتانەی لەسەر جادەکە یەک دوو دارای خەوان لە بەردەم لۆگۆکایە زۆر دیمەنێکی جوان بوو ئێوارێک لێواتم خوارەوە
تەسویرم کرد زۆر شتێکی جوان بوو زۆر چاوی فۆتۆگرافەر بۆ سروشت دەبێت چاوێکی چۆن بێ ینی بە دوای چیا بگەڕێ ئەبێ چاوێکی شاعرانە بێت ئەبێ چاوێکی شاعرانە بێت چۆن شاعیرەکان ئەگەڕێن بە شوێنی ئارامیە بۆ وەرگرتنی ئیلهام فۆتۆگرافەرانیش ئەبێ هەمیشە بە شوێن بەناو سروشتا بگەڕن بۆ ئەو شوێنە ئارامانە بۆ دیکۆمنتکردنی فۆتۆکانیان پێت وایە جیاوازی هەیە لە بینی فۆتۆگرافەر و نیگارکێشە تقریبا نەوەڵات فەرقێکی وای نییە یعنی ئەتوانم بڵێم سێوێکن و کراون بدولێتەوە هەم شێوەکاران ئەتوانن وەکو فۆتۆگرافەران لەزەت بەرن لە سروشت و بتوان کۆمەڵێک کادیر و زاویە بدۆزنەوە کە خەڵک نەیبینێ خەڵک نەتوانێت بەو چاوە ببینێت ئەوان نەقلەکەنە سەر تابلۆکانیان هەموو فۆتۆگرافری ئێمەش کا ڕۆی نەگەڕێن بە ناو سروشتا ڕێگە بەو کادیر بەو زاویانە ئەبین کە جێگەی سەرنجی دوای جێگەی سەرنجی خەڵکی بن کە بینیان سەرنجیان ڕاکێشێت و بتوانن ئەوەیە کە چای تۆ بینیوێتی و بینەر نایبینی بەتاکیدەوە زۆر گرنگە باشە چۆن ئەم بۆ من ئەو چاوتیژیە ئەو چاوکرانەی کە فۆتۆگرافەر هەیەی لە چاو کەسێکا کە کاری فۆتۆ نازانێت شارەزای نییە ئەمە دروستە بێ ئێستا بۆ منە لەم ستۆدیۆیە ڕەنگە تۆ شوێنێکە دیاری کردبێ بیبینی بڵێ ئەمە بۆ فۆتۆ زۆر گونجاوە بەڵام من ڕۆژانەش ێمە ناو ستۆدیۆ درکم بۆ شوێنە نەکرد بەتاکید وەکو وتم شعر قسەیە وشەیە کۆمەڵی وشەیە من و تۆش هەموو ڕۆژ ئەو کۆمەڵ وشانە ئەەکەین بەڵام وەکو شاعیر ناتوانین بیان خێنە ڕستەیەکەوە دەمتێکی ناتوانین بخێنە ڕستەیەکەوە کە چێژ بەخش بێ فۆتۆگرافەریش لەگەڵ خەڵکە بێ چاوێکی وا جیاوازی هەبێ ئێستا بۆ نمونە من لەم ستۆدیۆ ئەگەر ڕستم بگرم کۆمەڵە زاویە زۆر جوان زۆر باش ئەتوانم لە چاوی تۆ باشتر ببینم ئەوە یەکێکە لە ئەو سەغڵەتانەی کە لە فۆتۆگرافەرە هەیە ئەبێ شتێک دیکۆمنتکەی کە خەڵک نەیبینی بێ یا خەڵک ڕێی پێ نەبە ئەو کادیرۆزایە ببینی ئەویش بە پێی سەلیقە و تەجربەی ئەو فۆتۆگرافەرە چۆن دروستە بە کاک ناسەح ئیلهامێکە خوا یا بەو شەخصە چۆن ئەیا بە شاعیران چۆن یا بە شێوەکاران ئیلهامێکە یا بە فۆتۆگرافەران حەز و خولیایە طبعاً کاگاری دەوری نییە بۆی ینی حەز و خولیایە حەز و خولیایە لەو فۆتۆگرافەرە بێ سە بۆ نمونە 100 فۆتۆگرافەر بێنە ئێرە ڕستم بگرن هەر فۆتۆگرافەرێکیان کادیر و زاوی خۆی جیاوازە و شتێکی جیاوازتر دەگرێ ڕاست باشە ناسی عەلیخایەت لە سەرتاوتم جۆکەری باری فۆتۆگرافیە نازانم نازناوم ئەستەکەم تەواو لە زۆربەی بوارەکانی شەکەم بەڵام بۆ خۆت حەز دەکەی زیاتر لە کامیانە قاڵبیتەوە ئی پۆرتریت یان سروشت من لە سروشت و کولتور یان پۆرتری دەبێتە ناو سروشتەوە من سروشت و کولتور سروشت و کولتور یەکەم شت ئەوەی کە ئارام مەکاتەوە ئەوەی کە زۆر ئیحتیمامی پێدەم لە ژانی فۆتۆگرافی ماکاری سروشتە کارکردن لە سروشتا ینی خولیا و خەون و ئاواتی منە لەبەرچی لەبەرەوەی کە من نتوانم لە ڕێم سروشتەوە بتوانم سەرنجی گەشتیارانی بیانی ڕاکێشم بۆ کوردستانەکەم بۆ نیشتیمانەکەم چون منە شەوتومە کەرتی گەشتیاری یەکێکە لەو کەرتانەی کە زۆر گرنگە هەموو ئیدارە و حکومەتێک گرنگی پێبا لەبەرچی لەبەرەوەکو جیاوازە لە کەرتەکانی تر حتا من وتومە جیاوازە لە کەرتی نەوتیش باشتر لە کەرتی نەوت لەبەرچی لەبەرەوەی کەرتی گەشتیاری ئەچێتە گیرفانی تاکە شەخصەکانی ناو وڵاتەکەەوە ڕاستەخۆ چێتە گیرفانی ئەوانەوە ناچێت گیرفانی حکومەتەوە حکومت دوایە دابشکە هاتە خوارەوە کەمی بمێنێتەوە کەرتی گەشتیاری یەکێکە لەو کەرتانەی کە باشی ئەوەیە ڕاستەخۆ چێتە گیرفانی هاوڵاتیانەوە هاو نیشتیمانیانەوە سە بۆ نمونە ئەگەر ڕۆژانە 1000 گەشتیار ڕووکاتە ناوچەی هەورامان و محەممەداوای ئێمە ئەو 1000 گەشتیارە ئەگەر یەکی $100 خەرجکەن ئەمە یەک دەفتەر دۆلارەکات ئەم دەفتەر دۆلارە چەندی دەفتەر دۆلارە ئەچێتە ڕاستەخۆ چێتە گیرفانی ئەوانەی کە گەراجی سارانێ لەوێ ئەوانەی کە دوکانی شت فرۆشتنیانبووری بۆ ناوچانە ئەوەی کە خواردنگیانێ ئەوانەی کە ینی ئەچێت ڕاستەخۆ چێتە گیرفانی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ناوچەکەەوە و بەبێ ئەوەی بچێتە شوێنێکی تر دوای بگەڕێتەوە بۆ لایەن باشە ئەم کەرتی گەشتیاریە ئەزانین کە ئەوەندە گرنگە بەڕای تۆ لە ڕێگای چرکاندنی فۆتۆیەکە و بڵاوکردنەوەی فۆتۆیەکی ئەو شوێنە گەشتیاریانەوە ئەمە ئەتوانرێت بێتەوە کارێک بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ شوێنە ئەتوانێت بەتاکید من هەمیشە چەندین جاریش بە کاربەدەستانی گەشت و گوزارم وتووە ئەنی ڕۆشتم تایبەت دانیشتم لەگەڵ یانە پێم وتومە وەرن بە فۆتۆگرافەرانی هەر ساڵی فۆتۆگرافری وڵاتێکی دراوسێمان داوەتکەین لە شارە جیاوازەکانی وڵاتەکە
یەکی فۆتۆگرافەرێکیان داوەتکەن بیانین لێرە بیان گەڕێن بەناو سروشت و کولتور و کەلەپوری وڵاتەکەمانە بۆی ئەوان دیکۆمنتیکەن هەم لێرە جایزە و خەڵاتێکیان پێ ببەخشین کە ڕۆشن و ئەم فۆتۆگرافەران لە وڵاتێکی خۆیان هەرێکی لە ماڵپەڕ بەس لە ماڵپەڕ کۆمەڵایەتێکی خۆیان بڵاویکەنەوە بە هەزاران نیشتیمانی ئەو وڵاتە ئەو فۆتوانە ببینن دێن سەردانی وڵاتەکەمانەکەن وەڵامیان نایتەوە وتیان خێنە کارە بەڵام ئەوە چەندین ساڵە ئەم شتە نەکراوە فۆتۆگرافەرانی وڵاتانی ساڵانە لەگەڵ فۆتۆگرافەرانی دەروی وڵاتی بۆ نمونە تورکیا ئەو پرۆژەیە هەیە ئەو پرۆژەیە تقریبا 10 ساڵە ئەو پرۆژەیە هەیە تورکیا فۆتۆگرافەرانی وڵاتان داوەتەکایسە بۆ نمونە 2020 من لەلایەن کۆمەڵی نەگرانی تورکیاوە داوەتکران بە ڕسمی چوینە ئەوێ لەوێ هەموو باکووری کوردستان پارێزگار بە پارێزگار گەڕین شوێنە سیاحی و تاریخیەکان شوێنە گەشتیارەکان سنوورەکان هەموو گەڕین دیکۆمنتمان کرد هاتین لێرە بڵاومان من لەم بەس لە ماڵپەڕ کۆمەڵایەتێکی خۆم کە یان بە دەستگار ڕاگەیانەکانی دیش بڵاویان کردوێتەوە چەندین گەشتیار سەردانی بۆ نمونەیەکێ لەو تافگانەی کە من گرتوم تافگەی مرادیان بوو لە پارێزگای ئاگرین کە تافگەیەکی زۆر سەرنجڕاکێش و جوانە لە زستان تافگەکە ئەبێ بە سەوڵەی بەسێ ئەنی ئەو فۆتوانە کە بەڵاو کردو بە هەزاران گەشتیار ڤیدۆشم گرتە بوو ڤیدۆکەم لە بەرنامەی کورسات تایمز ئەوەیسە کە باسی کرد دامان نابیر چەندین گەشتیار هەزاران گەشتیار لە کوردستانی خۆمانەوە تەلفۆنا بۆ من کردووە بۆ ئەو ماڵپەڕ کۆمەڵایەتیانیان کردووە کە بڵاویان کردوێتەوە چوون سەردانی ئەو تاوارە ئەو کارە پێچوانەکەیتەوە ئەو شوێنە گەشتیارە جوانانەی کە لە هەرێمی کوردستانی خۆمانە هەیە بە تەکید من هەمیشەوتمە کوردستانی باشوور یەکێکە لەو شوێنانەی کە شوێنی سیاحی و تاریخیشی زۆر لێیە ینی بەس لایەنە گەشتیارەکەی تۆز ئێتیمان پێ بدرێت ئیدارەی شارەکان بتوانن دەستی فۆتۆگرافەران بگرن یان ئەو کارێک کە منەڵێم فۆتۆگرافەران یوتوبەرانی دەروی وڵاتی خۆمان هەر ساڵ و هین وڵاتێک دراوسەکانمان وردە تا ئەگا بەوەی بچین ئەوروپا و ئەمریکاش داوەتکەین بیانێنین بۆ کوردستان بگەڕن بەناو کوردستانە بەناو سروشتی کوردستانە فۆتۆ بگرین ئێمە دوای ئیسفادە لە فۆتۆکانیشان نەکەین ئەتوانین فۆتۆکانیشان دێوەربگرین ڤیدۆکانیشان دێوەربگرین ئێمە توانین دوایە هەر گەشت و گوزار خۆی ئەتوانێت ئەم فۆتوانە بک بە کوراسەیەک ئەم ڤیددیوانە لە ماڵپەڕەکانی خۆیان بڵاو بکاتەوە لە ماڵپەڕە ئیداریەکانی خۆیان بڵاوان بکەنەوە دڵنیابن سوودێکی زۆر باش و گرنگی ئەبێ بۆ لایەنە گەشتیارەکە وەکوتم لایەنە گەشتیارەکەیش ئەو لایەنە گەشتیار ئەو لایەنەیە کە ڕاستە و خۆ داهاتەکەی چێت گیرفانی تاک بە تاکی وڵاتیانەوە باش جا هەندێک لە فۆتۆکانە بینین لەسەر شاشە فۆتۆ جەنابتن بەڵێ ئەمەیەکیان ئەمە گۆمی فێڵاوە باشەکە لەو فێڵاو زۆر شوێنی ترت هەیە من زۆر لەسەرەوە بکەم ناسی علیخادەوەی من ئاگدارم تەبەن ئەمە هەر هاوڕێشین لەگەڵ کاکە ناسە بە خۆشحاڵیەوە ئەوەی من ئاگدار بم بەشێک لە تابلۆکانت لە هەندێک دایرە و فەرمانگە و شوێن هەڵواسراوە بەتاکید بۆ خۆ دەمە حەزێکی خۆتە یان داوایان لێ کردی ئەمە من چەند گرنگە هەبێت چەند گرنگە لە زۆرێک لە فەرمانگەکان ئەو فۆتوانیت و فۆتۆگرافەرانی تر هەبێت حتا من خۆم ئەمە کارێکی یەکێک بوو لە کارەکانی خۆم ڕۆشتوم بە هەموو ئوتێلەکان بە هەموو فەرمانگەکان بە قاوەخانە و کافتریاکان گەڕاوم وتمە کاکە لەبری ئەوەی کەێن تابلۆیەکی بیانی هەڵەواسن وەرن من جوانترین فۆتۆی سروشتی کوردستانتانەیەمێ هەڵی بواسن کە زۆر لەو جوانتر لەو بەچێشترە بێ بەرامبەریان بە بەرامبەر منیانەمێ بەسخوان گەورەیە بەسیلەوەی وێنەکەتانەیە وێنەکەیان بۆتان گەورەکات تاوان وێنەکانێمێ لە هەر بوارێکە لە هەر بۆ منە لە پاییزە لە زستانە لە هاوینە یا بێوێ هەر چوار فەسڵەکە لە ناو ئوتێلەکە لە ناو شوێنە گەشتەکە هەڵواسێت من ئامادەم بیانەمە بێ ببەرە پێشەوە سەری شاشە بکەین ئێستا هاوڕێمان بە فولی وێنی جوانە مەشاری سلێمانی بۆچی بیر لەواکی تۆ لەگەڵ فۆتۆشا ڤیدۆشتە بێ هەنەکات خەڵک چێش لە ڤیدۆکان کورتە ڤیدۆکان وەرەگرێ وانە هەنەکات خەڵک حەزی بە بینینی ڤیدۆکانە وە لە ڤیدۆکانە ئەتوانیت کۆمەڵێ حیوار بەکاربێنی کۆمەڵێ شت بڵێیت کە بتوانانی فۆتۆگار ڕەنگە نەگات ئەمانی کە ئێستا ئێمەش ئامادەمان کردو کاکە ناسەح بووی ناردن سەررجەمیان ڤیدۆیە ئەمە چەند ڤیدۆیەکی شاری سلێمانیە زۆر تایبەتەن باشە کاک ناسەح چ کاتێک گونجاوترین کاتە بۆ ئەوەی کە تۆ گرتەیەکی ڤیددیۆ یاخود فۆتۆیەکی تیاتۆ مارکەی یەکەم لە فەسڵا بەهار لە فەسڵا بەهار زۆر جوانە لەگەڵ پاییزە چونکە کامێرە حەزی لە ڕەنگە وایە حەزی لە ڕەنگە و ژینگەش پاکە لەو دوو فەسڵا لە دوو فەسڵا ژینگە زۆر پاکە وە کاتی کاتەکانیش بەیانیان پێش خۆر هەڵاتن ئێواران لە کاتی خۆراوا بوونە بۆچی ئەم دوانە لەم دوانە تشکی هەتاو نییە ئەنکاس بۆ لێنزمان دروستکە وەزایدەن ڕەنگەکان یەک ڕەنگن بەڵام کە تۆ هەتاو هەبوو سێبەر و ڕووناکیە بێ ئەو کاتە هەنێ جوانی هەیە لە ناو تابلۆکە وونە بێ بە بۆ نێ سێبەرەوە بەڵام لە کاتی پێش خۆر هەڵاتنە
زۆر شتێکی جوان و نازار دادێ یەک ڕەنگیش دادێ زۆر باشە ماشەڵڵا کاکە ناسح تۆ زۆربەی زۆری شوێنەکانی هەرێمی کوردستانت کردو و گەڕاویت و فۆتۆ تیاترکانەوە ئەگەر فێستیڤالێک هەبێت تۆ بتوانانی بەیەک وێنە بەشداری ئەو فێستیڤالە بکەیت شوێنێکی ئەم کوردستانە هەڵەبژێری بۆی کە بە وێنەیە توانی پێناسەی جوانی سروشتی کوردستان بکەیت وڵا شوێن زۆرە وەکو شوێن کوردستان زۆر جوانە توانم بڵێم هەموو جوانە بەڵام ئەوەی کە من وەکو هەورامێک ناوچەی هەورامان هەڵبژێرم ناوچەی هەورامان بۆ ناوچەی هەورامان هەڵبژێرم لە ڕووی کولتور و کەلەپورۆ تێک نەچووە ڕەگەزەکانی کولتوری ڕەگەزەکانی کولتور و کەلەپوری تێک و خۆی ماوەتەوە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی شاخ و نەکانەوە لە ڕووی خەڵکەکەشەوە لیباس و جلوبەرگەکانیان ئێشش هەر ئەو لیباسە کورد و ڕەسەنایەتەیەکەین 70 ساڵ 80 ساڵ لەمە پێشی باو باپیرامانە لە پۆشیان و لە بەریان کردووە بەڵام ناوچەکانی تر لە ڕووی بیناسازیەوە تێکچووە لە ڕووی سروشتەوە تێکچووە لە ڕووی خەڵکەکەیشەوە لە کولتور و کەلەپورەکەشەوە لیباس و جلەکانیان ئەو کوردیە نییە کە تۆ بتەوێ پیشانی دنیای بڵێ ئێمەی کورد ئەمە کولتورمان کاکە ناسح زۆر سەردانی هەورامانی تەختی ژەکات زۆر کات ئەو فێستیڤال و چالاکیانی کە هەیە بەردەوام تۆ لێ خۆڕێویستم باسی وکەم زۆربەی کاتەکانیش ئاری پرسیارە لێکاوە کاکە ناسح ناچی بۆ فڵان شوێن بێم لەگەڵتا ڕەفیقاتیان لەگەڵی بریا زۆر خۆشە نەبێتە پایان لێرە ینی دوو پیاوی زۆر جوانن و بۆ هاوڕێیەتی سەر لێ تێک نایە لە زۆر هاوکاریشن زۆر هاوکاریشن ئەکەمان سەر خێنە لای گوجارواخۆشیستانمان فۆتۆگرافی ئەڵێنا جگەل بۆی لە بابەتەکە دەرنەچی ناسەگیان ینی زۆر هاوکاتن لەبەر لە ڕووی لە ڕووی کاگەژی و ڕاگاری خوان فۆتۆگرافەری بەتوانان زۆر باشن ینی نابنەوە من بۆ منە کە فۆتۆی شوێنێکە گرم ئەگەر کەسی کەم لەگەڵا بێ ڕێک مۆبایلەکە چێ دەبەردەمەوە سێ شتەکەم لێ تێکەیە بەڵام ئەمان ئەو هەستەی من نەخوێننەوە ئەو ینی مشکی من نەخوێنەوە کادیرێک گۆر بگرم ئەگەر خۆشیان لێ بن یەکسەر دەرەچنتیایە یەک پرسیار ئەوە باسی ئەوەت کرد ئەوەی چەکە لە کێشەکانی فۆتۆگرافە جارە بە تیمێک ئەڕۆین یەکێک کادرێکی جوانە دۆزێت خۆی جوانی ئیش لەوەیە من ئەو ئیشەی ئەم دۆزیوێت ئەمە نەکەمەوە چەند ئەو کێشەیە هاتوتە پێش فۆتۆیەک هی تۆیە ینی کە تۆ فرێمێکە دۆزیەوە واتە دیمەنێکە دۆزیەوە بۆی بە زمانێکی سادە قسە بکەین پێنج فۆتۆگرافەر نییە تەقلیدی تۆ بکاتەوە هەمان دیمەن بچرکێنێتەوە من دیمەنێک ئەو کێشانە زۆرن وانە من پیاوێکی زۆر جلوبەرگی کوردی زۆر جوانی لەبەرایە لە منتیقی مەریوان ڕۆژیان لە هەورامان هێنام لە دەرەوەی هەورامان بردم بە تایبەت بردم لەوێ ڕووکاتە هەورامان و لە دواوە تەزبیحێکی قەسوان گرێ بەدەستی و سەیری هەورامان بکات باشە فۆتۆیەکی جوانی بگرم بیکەم بە پۆستەر بۆ فستیڤالەکانم بۆ پێشەنگاکانم و بۆ کتێبێکی هەورامی هەبوو دەرچوو لە منتیقی هەورامان نووسەرێک بوو بە تایبەت بوو ئەو مەکرد من دانیشتم چاکمە کرد هاتمە دواوە بۆ مۆبایل ئەو برادرانێکە لەگەڵ هەمان ڕستمیان کرد یەکسەر دایانە بڵاویان کردەوە باوەڕکە هیچ سوودێکم لە فۆتۆیە وەرنەگرت نەمتوانی وەکوای تۆش نەبێت منیان بڵاوی کردو بە ناوی خۆی یەکسەر ناوێکی نووسی و بڵاوی کردو بە ناوی خۆی و بڵاوی کردو ڕۆشت باشە تۆ قەت شتیوا لێ بەسەراتۆ ببوورە ئاریش ڕەنگە پرسیاری هەبێ بۆ نمونە کە لەگەڵ ئاری و ژمارەیەک لە فۆتۆگرافەرانی ترا کە بچیت بۆ شوێنێک کە گەڕابێتیتەوە هەستکە ئەو فۆتۆگرافەرە فۆتۆیەکی زۆر جوانی گرتووە تۆ لەو شوێنش بیتی و ئەو دیمەنە و نەبینی لە هەموو فۆتۆگرافەرێکی ئەوە هەیە بەتاکید من لە ئاری جاری وا هەیە کاڵە باش من لێ بۆ ئەوم بەدی چاو ناسح لە سەر قسەکانی قسەیکی کرد قەت لە شوێنێکە چای من و ناسح یەکێنی ئێستا بۆ من ئەو ڕۆژێمە ساڵێکیان چوین بۆ فستیڤاڵی دەفی دەگاگا کاگەژیمان هاو لەگەڵ کاگاری نەهاو من و کاگەژی و تۆ ناتیوە زەمە دەگەڵ کۆمەڵە فۆتۆی گرتی بوو بەڕاستی من لەوێ کە چەندێک ینی تەجربە 20 ساڵیش مەیە یەک دوو فۆتۆی گرتی بوو من ینی حەزمە کرد و فۆتوانی من بواە ینی ئەوەندە شتی جوان و ئەوەندە شتی نازاری زۆر بە خوڵایی چێتە ناو بابەتەکەەوە زۆرە چێت تۆزێ تااقەتی گەڕانی نییە ینی کە چۆ شوێنە حەزەکە زۆر توانای گەڕانی نیانی بگەڕێ ئەم بەرەو بەرکا زۆر بکە بەڵام ئەو تۆزە گەڕانێکی ئەگەڕێت شتی جوانە بینێ شتی جوانەگرێت تۆزە پەیوەندی بە قەڵەوێتەکەی بەتاکیدی سە بۆ من لەگە پێنج فۆتۆگرافەر بووین چوین بۆ چیای شنگال بۆ چیای شنگال من لەوێ لەکێ لە تابلۆکانم کە ئەو پیاوەپیرەی دەستی خزۆژە چەناکی خەوی لێکەوتۆ گرتومە شەو چوینەوە خێمەکە ئەو شوێنەکە تیا ئیسراحەتمانە کرد تامان فۆتۆگرافەران سەیری شەکان یەکتریەکەین کە پیشانمان باوەڕیانە کەوتیانەوە
لەم شوێنانە بوو ئەمڕۆی مەچووی سەردانمان کرد ئەوە خۆی فۆتۆیە یعنی نامبینی بوو نامبینی کێ لەوانە سەفین ئیسماعیل بوو لەگەڵمانە یادی بەخێریستە لە ئەوروپایە سڵامان بوو ینی توانم سوێن خۆم ئەو فۆتۆین ئێرە نییە ئەمەی شوێن تێگرتوتە داوەکوونە فۆتۆیەک وای بکامێرە وای دەکەم گرت بووم لە وای دەکەمە لە سوچێک و سەفین خۆی دەرچوو بوو ڕسمی مناڵێکیە گرت وتم ئەوە کێوە ئازایەتی فۆتۆگرافەر لەوەیە بەڕاستی من جاری وایە لەگەڵ ئاریا کاچین بۆ سەیران و بۆ ناو سروشتۆم بابەتانە کەینەوە بۆ ماڵەوە فۆتۆکانم پیشانەیە ینی سوێنیش خۆم بڵام کە من لەو شوێنە نەبوومەوەم نەبینیوە منەمیشە وتومەوتم وەکو ئیلهامی شعیر وایە وەکو ئیلهامی شاعیران وایە ئێستا 4-5 شاعیردانە شعر بنووس بڵێ شعرێکم بۆ مسلسە سلێمانی هەر یەکە و بە شێوازێک بە ستایلێک شعرە نووسن بۆ سلێمانی هیچیان لە هیچیان ناچێ ئەمە ئەو ئیلهامەیە کە دێتە ڕۆحی و ناخی ئەو شاعیرەوە کە شعرەکەیان نووسێ شعریش گوتم قسەیە ئەوان بەس ئەخەنە ڕستەوە هەروشێ بە جوانی بێکیکەن بەڕستێک و بە من و توی پێشکەشی من و تویەکەن فۆتۆگرافەر هونەری فۆتۆگرافەریش بە هەمان شێوە ئەوەیە بەڵام چییە ئەبێ کۆمەڵی قانون و یاسا هەیە لە هونەری فۆتۆ بیزانی فۆتۆیە گەڵی جوانترین فۆتۆ ئەو فۆتۆی کە هەر سێپایەکەی تیابێ هەر سێپایەکەی تیابێ گەرمی ساردی هەناسە ئەمە سێپایی گرنگ کە لە سروشتا هەبێت لە فۆتۆی سروشتا ئێستا من لە فۆتۆ نازانم ئەم سێپایە یعنی ئەم سێپایە گەرمی مەبەستی زەویە مەبەستی زەویە گەرمی ساردی مەبەستی ئەو فیگەرەیە تۆ بەرجەستەیەکەی تایە بۆ نمونە شاخە سیارەیە ئاژەڵە ئینسانە دارە درەختە گوڵە چی بەرجەستەیەکی لەو فۆتۆیە زەوی گەرمیە ساردی ئەو شتێکە تۆ بەرجەستەیەکی تایە گەرمی ساردی هەناسەش ئاسمان و هەورە یعنی هەر فۆتۆیەکی سروشت بتەوێت ستانداردێکی نەودەوڵەتی هەبێت لە فستیڤاڵ نەودەوڵەتەکانە لێوە بگرن ئەبێ ئەم سێپایی تیابێت ئەم سیکە لەم پایانێتیانە بێت لە هیچ فستیڤاڵەکە لێوە زۆر بە کوردیانە وتی زۆر جوانە خۆی لە زمانی فۆتۆی ئەمانە باگراوند و فۆگرۆند و کومەڵی ترە بەڵام زۆر جوان شیت کردەوە یعنی بێ و سێپایی تیابێ ئەو کاتە پێی ئەوترێ فۆتۆی سروشت ئەی کاک ناسەحمەن ئەگەر کەسێک پێم بڵێ ئەتوانین فۆتۆیەکی جوانم بچرکێنی ئەی لەو کاتانەیە ئەبێ چپایەکە بێ لە فۆتۆکایە بۆی جوانترین فۆتۆ بۆ بەرامبەرەکەم فۆتۆی فیگەر فۆتۆی فیگەرەکان ئینسانە بێ بچێت بگەڕێ بە شوێن دۆزینەوەی بۆشایی ئەو ئینسانە هەموو ئینسانێک بۆشایەک لە ژیانیا هەیە ئەتۆ ئەو فۆتۆگرافەرە بێ بۆشایەکەی بدۆزێتەوە بۆ نمونە هەڵبژاردننی لۆکێشن باگراون زۆر گرنگە بۆ فیگەر باگراون زۆر گرنگە وە خۆشی ڕێکوپێکردنی خۆی وەسانی جلوبەرگی فۆتۆجینەکەش کە ئێمایڵین بەتەندێک دەمچوی فۆتۆجینە کامێرە عاشقێ بێت بەتاکیش گرنگی لای من کاگاری لای من هەموو ئینسانێک جوانە بە فۆتۆ بەڵام بتوانی بۆ شایەکی بدۆزیتەوە چۆن ئەوسەری وەسێنی چۆن جسمی وسێنی بەشەکانی جسمی چۆن بن ئینسان سێ بەشە لە جسمیان سێ بەشە وەکو چۆن هەڵێم فۆتۆ سروش سێ بەش ئەمی سێ بەشە ئەو سێ بەشەی لەشی ئەبێ بزانی یەکەم تا ناوک تا قۆڕێک سەریش ئەو سێ بەشە ئەبێ وا بیوەسێنی میزان بێت هیچیان لە هیچیان باشترازێت ئەم پرسیارەمان زۆر کردووە زۆر تەقلیدیە بەڵام حەز ئەەکەم ینی ڕای تۆ لەسەر بزانم هەر بەجددی ناسەعلی خات بە فۆتۆژی ینی بۆ منە ئێستا خەڵکێکی ڕەنگە دانیش پێ سیرمان بکات پێی خۆش بێ بە فۆتۆگرافەر هیچ کاتێکیش درنگ نیە بۆ بوون بە فۆتۆگراف هەتاگەر شتێک نەبڵی لە مناڵیەوە من تازە فریای نەکەوتم و ئێستا تەمەنت 80 ساڵاتوانی کامیرە بگری بەدەستەوە بچیت وێنەی تۆماتکی بەڵام ئەگەر بتێ بیکەی بە پیشە هەر بەڕاستی ئەبێ بە پیشە یعنی خەڵکێک دەتوانێت بیکات بە پیشەی خۆی و فۆتۆ بفرۆشێتەوە ماماری من وتومە هەمیشە ئینسان لە هەر ئیشێک بکات هەر ئیشێک بکات هەستکردن بە بەرپرسیارەتی تیا هەبێت ئیشەکەی خۆش بوێت دڵنیا بە ئەتوانی بیکاتە گەورەترین سەرچاوی بژێوی ژیانی هونەری فۆتۆ منە ڕۆژ دەسم پێکرد بڕیارما کە بیکەمە بژێوی ژیانم سەرچاوی بژێوی ژیانم کە کردمە سەرچاوی بژێوی ژیانشم هەستکردن بە بەرپرسیارەتیم و دڵسۆزی و خەمخۆری و عاشقی ئیشەکەم وای کردووە کە سپاس بۆخوا من ئەتوانم بڵێم لە جیاتی خانەوادەیەک دوو سێ خانەوادەی پێژێنم هەر هەبی کاکە ناسەحمیان دەست و چاو خۆش بێ دووبارە ئەم ڕۆژە لە تۆ لە سەرجەم فۆتۆگرافەران پیرۆزەکەین سپاس دەکەم پیرۆز بێ لە هەموو لایەک و هیوادارم هەمیشە سروشت و کوردستان هەروە بە جوانی بمێنێتەوە ئەم ڕۆژە پیرۆز بێت لە هەمووتان دەستی جەنابەت و هەموو کارمەندانی شاشە جوانەکەی کورساتیش خۆش مۆبایلەکە و دەرکە پێمە بە کولە نابینی لەسەر قەنەفە
ولا نبي ڕێک لە پشتەوەی کاک ناستا ئەوەیە ئێمە باسێکی کول نبینی لەسەر قەنەفە بۆ وێنەگرتنی لەبەرەوە دیمەنێکی جوانە ئەگەر هەم بۆ خۆی ئەوەی کە باسی کرد زەویەکە مستە بۆ نمونە فۆتۆکە بگرە پیشانێکمان بە بزانین کاک سۆران تۆزە نزیکی کەرۆ بزانام تۆ بزانام تۆ توانی دیمەنێکی جوانی ئەو کولێمان بۆ تۆما بکەی باوەڕ ناکەم توانێت کاک سۆران ناتوانی نانەڵە باوەڕ ناکەم توانی کاک سۆران وەڵامی بەرەوە کاک سۆرانی کامێرەمان ئەوێت ئەوە هەر سێ ڕەگەزەکەی دیایە ئێستا زۆر جوان کاک سۆران هەستەکەم بەری نەخسا ئەو کاک ناسحمان ئاری ئەو مۆبایلەمان بەرە بە جادەرەکەیە کاک سۆران بزانەی کامدان بێ بۆ کاک سۆرانی ڕاگرەی کامتان جوانتر بوو کاک سۆران کاک سۆرانی جوان بوو لەبەرەوەی هەر سێ ڕەگەزەکەی تیا ئەتوانێت کاک سۆران ئەمەشمان بۆ وەرگێ ڕاستزانین ئەمە ڕاستمە ئەمە وێنە زانیارەکەش ڕاستمیش نییە فۆتۆی خۆشەویستان ئازیزان کاتان لێکێن ئەو دوو شەیەمان بۆ یەکلاکەنەوە ڕسم واتە تابلۆ نیگار کێشی فۆتۆ یان وێنە واتە ئەمەی کە خۆمان باسێکین لێ بگرم ئەوە من زۆر سێری کامێرە نەکەم ئەستەکەم جوان زۆر جوان ئاسی بکە ماماری سێریکە من ماماری سەری تۆزێ ئەخوەر ئاوە تاڵ ئاسەیر میکەلانەکانە دوکتان بۆ منم فۆتۆیە ئەم فۆتۆیە ئەم ئاگردانەمدارە جوانی فۆتۆکەی واتە سوود لە سروشتی ئەم شوێنە وەرگرت بۆ ئەوی کە بە ناو مافی فۆتۆگرافەرەکەش سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ وتەکانت زۆر باشە ئاری لەگەڵ